با ئەم هێرشانێکە دووبارە دەستی پێکردوتەوە ئەمەوێت گفتوگوی زیاتر بکەم ئایا ئەم هێرشانە نیشانەی ئەوەن کە جەنگ دەست پێکاتەوە و وەڵامدانەوەکان بە چ شێوەیەگە بێت دکتۆر ئەحمەد مەهدی شرۆڤەکاری سیاسی لەم بەشەی هەواڵەکان لەگەڵمان نەبێت لەبارەی پەرسەندنی ئەم گرژیانەی کە لە نێوان ئەمریکا و ئێران هەیە بە تایبەتی ئەوەی کە شەوی ڕابردوو ڕوویداوە بەرەبەیانی ئەمڕۆ ڕوویداوە. سوپاس بۆ ئامادەبوونتان دکتۆر. پێش هەموو شتێ با بزانین هەمووان لە دوای ئەم هێرشە بۆچوونی جیاوازیان هەیە ئەڵێن ئایا هێرشی ئەمریکا بۆ سەر تاوەڕەکانی پەیوەندی لە دوورگەی قشم کە ئێستا من باسی قشم و خارگیشم کرد واتە سەرەتای قۆناغێکی نوێی جەنگ دەست پێکاتەوە بەم هێرشانە؟ بسم الله الرحمن الرحیم. تحیە لە بەناوی خۆی بەخشندەی مێهرەبان. زۆر سوپاس بۆ ئێوە. سڵاو لە بینەرانی کوردستان 24. ڕاستیەکەی من پێم وانییە ویلایەتە یەکگرتووەکانی ئەمریکا بیەوێ یاخۆ بتوانێت گەڕێکی دیکەی جەنگی فراوان دووبارە بکاتەوە، چونکە دوو زاری ڕابردووە ئەزمونیان بینیوە لەو دوو جارەی جەنگ ئەمریکا ئەو ئەنجامەی دەستنەکەوت کە دەیویست بگرە ئەو ئەنجامانەی کە هەر لە سەرەتای جەنگەکەەوە لەسەر زاری دۆناڵد ترامپ باز دەکران پەیوەست بە ڕووخانی ڕژێمی ئێران یاخود لە نێوبردنی پرۆگرامی ئەتۆمی و پرۆگرامی موشکی و چەندین بابەتی دیکە ئەوی پێی دەڵێن باڵەکانی ئێران ئەوانەی کە ئێران یاخود ئەمریکا دەڵێ باڵی ئێرانن ئەمانەی هیچ بەدەست نهێنا و سەرکەوتوو نەبوو. ئەمریکا چی دەکات؟ ئەمریکا دەیەوێت ئێران ئازار بدات، دەیەوێت تاران استیفزاز بکات بۆ ئەوەی شتێکی دیکەی دەست بکەوێت. بەڵام پێم وانییە ئەم جۆرە کردانە ببنەوەی دووبارە دەستپێکردنەوەی جەنگ هەرچەندە ویلایەتە یەکگرتووەکانی ئەمریکا باش لەوە دەزانێت کە دەستدرێژی کردووە، باش لەوە تێدەگات کە ئاگربەستی پێشەر کردووە کە لە نێوان هەردوولادا کراوە، بۆیە ڕەنگە تاران ئاگر بەڕووی بنکەی زیاتری ئەمریکا لە ناوچەکەدا بکاتەوە. ئەمە یەکێکە لە ئاگەرەکان و ڕەنگە ئەمریکاش وەڵامی هەبێ، واتە وەڵامکاری لە نێوان یەکتر هەبێ وەکەوەی لە هورمز و لە دوورگەکانی قیشم و سیریک و دوورگەکانی دیکە ڕوودەدات کە دەڕوانە سەر کەنداوی فارسی و هورمز. بەڵام ئەوەی گرنگە ئەوەیە کە گومان لەوە هەیە بەڕاستی ویلایەتە یەکگرتووەکانی ئەمریکا بتوانێت جارێکی دیکە بێتە نێو گەڕێکی نوێی شەڕەوە، چونکە باجێکی زۆری لەسەر ئەمریکا و وڵاتانی ناوچەکە دەبێت باجێکی قورسی. ئەم هێرشە موشکیانەی ئەم دوایەی ئێران بۆ سەر کوێیت و بەحرین کە کردوێتە سەر بنکە و شوێنەکانی هێزەکانی ئەمریکا لەم دوو شوێنێکە باسم کرد لە کوێیت و لە بەحرین، ئەمە ئەوەیشکە لە ڕاگەنراوەکەی کە سوپای پاسداران ئاماژەی پێکرد، ئایا ئەمە بە تەواوی ڕێکەوتنی ئاگربەستی نیسان هەڵناوشێنێتەوە؟ گومان لەوە دانیە کە ئەمە پێشرکردنی ئاگربەستە، بەڵام بەرپرسیارەتەکە لە ئەستۆی کێیە؟ لە ئەستۆی ئەمریکایە. دەبێ ئەمریکا ئەم بابەتە لە ئەستۆ بگرێت، چونکە دوجار ئەوەی شەڕی دەست پێ کردووە، ئەوەی دەستدرێژی کردووە، ئەوەی کە هێرشی کردوێتە سەر خاکی ئێران جاچە بە ئامانجگرتنی نەوت هەڵگر بێ وەکو چەند ڕۆژێک ئەو کاریان کرد، یاخود بە ئامانجگرتنی سەکۆکانی هەڵدانی موشک و ڕادارەکانی ئێران بێ کە کەوتونەتە ناوچەی کەندا و دەوروبەری کەندا و ناوچەکانی نزیک گەری و هورمۆز وەکەوەی بەرەبەیانی ئەمڕۆ ڕوویدا یاخود کەواتە ئەوەی پێشێلکاری دەکا ئەمریکایە کۆماری ئیسلامی ئێران ناچارە وەڵامی سەرچاوەی هێرشەکان بداتەوە، وەکو چۆن سوپای پاسداران وەڵامی هێرشەکانیان دایەوە، هێرشیان کردە سەر دوو بنکەی ئەمریکا لە کوێیت و لە بەحرین. بۆیە بابەتی ئاگربەست لە مەترسیدایە نه بەڵێ ئاگربەست لە مەترسیدایە،
شتەکانیش بەو ئاراستەیە کە گرژی دروست بێت. باش کەواتە ئاگربەست لە مەترسیایە ئەی دانوستانیش لە مەترسیایە لە دوایم هێرشانە بە پێی ئەو ئەزمونە سیاسی و شرۆڤە سیاسی کە جەنابەت هەتا بابەتی دانوستانی ئێران و ئەمریکا ئێستا لە دوایم هێرشانە ئەگەنە چ قۆناغێک مەترسی لەسرە؟ بەڵێ لەسەر ئەویش هەیە چونکە ئاڵنگاری هەبوو لە دانوستانەکان چەند تەگەرەیەک لە بەردەم گفتوگۆکان هەبوون. ئێستا لەگەڵ ئەم هێرشانە ئێمە هەنگاو بەرەو ئاڵۆزتربوونی دۆخەکە دەنێن چونکە پرۆسەی دانوستان و گفتوگۆ لە نێوان ئەمریکا و ئێران لە بنەڕەتەوە شتێکی ئاسان نەبوو. لە ئەنجامی ئەم جۆرە هێرشانش مەترسی ئەوە هەیە کە دانوستان و گفتوگۆکان بوەستن و سەرچاوی فەرمی ئێران کە وەزارەتی دەرەوەی ئێرانە باسییان لەوە کرد کە پام گۆڕینەوە ڕاوستاوە، بەڵام ئەمریکا بە پێچەوانەوە دەیەوێت دڵنیایی بە بازار بدا، دەیەوێت بە بازار بڵێ ئێمە گفتوگۆمان هەیە دانوستانمان هەیە بۆ ئەوەی شێوی دروست نەبێت لە ناو بازاردا. دۆنالد ترامپیش باسی لەوە کرد کە ئیدی شتەکان بەرەو کۆتایی دەچن و خەریکە جەنگەکە کۆتایی دێ، بەڵام من تێناگەم ترامپ مەبەستی چییە شتەکان بەرەو کۆتایی دەچن؟ ئایا دەیەوێت گەڕێکی دیکەی جەنگ دەست پێ بکاتەوە یانیش دەیەوێت دانوستان بکات؟ چونکە ڕوون نییە بەڕاستی کاتێک ئەو دەڵێ کۆتایی مەبەستی چییە. بەڵام لەگەڵ ئەوەشدا گومان هەیە وەکو گوتم لەوەی ئەمریکا بتوانێت جارێکی دیکە جەنگ بکات. زیاترە دکتۆر بۆ ئەوەی کە جەنگ دەست پێ بکات یان بەرەو دانوستانێکی ئاشتی؟ ئێستا ئەگەر سەیری لێکەوتەکانی ئەم دواییە بکەیت دوو ئەگەری زۆر بەهێزمان هەیە، ڕاستی ناتوانین هیچیان بەسەرەوەی دیردا زاڵ بکەین. 50-50 ئەوەی هەیە، 50 بۆ شەڕ 50 بۆ جەنگ. بەڵام من وەکو خۆم پێم وایە دۆنالد ترامپ دوای بڕیاری کۆنگرس کە دەنگی بەکەمکردنەوەی دەسەڵاتەکانی دۆنالد ترامپدا لە هەڵگیرساندنی جەنگێکی نوێ یاخود ئەوە شتێکی لەو شێوەی کە کردی و بە لە بەرچاوگرتنەوەی کە مۆندیالیشەیە بیرکەوتەوە. ئەو باسی کە کۆنگرێسەکەیت و کە ڕەتیان کردوتەوە کە ئیتر ڕەزامەندی بدەن بە ترامپ بۆی کە جەنگ دەست پێ بکاتەوە، بەڵام دوجار ئەم بڕیارە بچێتەوە بەردەستی ترامپ و ترامپ لەسەری ڕەزامەندی دەربڕێ ئەتوانێت ڤیتۆ بەکار بهێنێت لەم حاڵەتەیە. پێچان وایە کە کاریگەری هەیە ئەوەی کە کۆنگرس کردوێتی بۆ وەستاندنی شەڕ و هێرش نەکردنی ئەمریکا بۆ سەر ئێران. بەڵێ ترامپ دەتوانێت ڤیتۆ بکە و دەتوانێت ئەمە مافی سەرۆکەکانی ئەمریکایە، بەڵام سەیری ئەو بکە کە چی ڕوو دەدات دوای ئەوە کێشەی زیاتر لە نێوان کۆنگرس و دۆنالد ترامپ دروست دەبێت بە تایبەتی چونکە ترامپ خۆی بە باشیەوە دەزانێت کە هەڵبژاردننی لە پێشدا دوای 2 مانگی دیکە یاخود 3 مانگ هەڵبژاردن لە ئەمریکا بەڕێوە دەچێت. کۆمەڵی کۆت و بەندیشان لەسەر بەکارهێنانی ڤیتۆ چونکە 2000 یاسادانەران لەو بابەتە دەڕوانن لێکترازان و کەلێنی زیاتری لێ دەکەوێتەوە. کۆنگرێس دۆنالد ترامپ و ئیداری ئەمریکا بە شێوەیەکی گشتی لەو بابەتە تێدەگەن، بۆیە من چاوەڕێ ناکەم ترامپ ئەو مافە بەکار بهێنێت و جارێکی دیکە هێرش بکاتەوە سەر ئێران، چونکە ئێرانیش هەڕەشەیەکی کردووە کارتێکی نوێ کە کارتی بابولمەندەبە گوتی ئەو گەروەشدا دەخەم ئەمەش نرخی و زەهێندێکی کە بەرز دەکاتەوە لە بەکارهێنانی کارتی بابولمەندەب و گەڕووی بابولمەندەب. ئەمە تەنیا هەڕەشەیەکە یاخود بەکاری هێنێت ئەم کارتە؟ ئێران زۆر جددیە، ئێران تا بڵێ جددیە لەوەی ئەو گەروەدا بخات، چونکە هاوپەیمانی ئێران لە بابولمەندەب حوسیەکان
هەماهەنگن لە هەڵوێزدا لەگەڵ ئێران ئەوان من ناڵێم فەرمان لە ئێران وەردەگرن منەوە ناڵێم بڕیاری خۆیان هەیە بەڵام دەتوانن بە هەماهەنگی وەکو هاوپەیمان بابولمەندە دابخەن وەکو ئەوەی لە جەنگ ڕوویدا لە هاوپەیمانەتێکشان پێکێنا بۆ ئەمریکا هاوپەیمانی گەشە پێدان کەواتە لە ئەنجامی ئەو هێرشانی حوسەکان ئەمریکاش پاشەکشەیەکی زۆری کرد لە دەریای سوور ئەگەر شتێکی لەو شێوەیە ڕووداتەوە ئێستا ئەگەری زۆرە کە ڕێکەوتن لە نێوان ئێران و یەمەن بکرێ بۆ داخستنی گەروی بابولمەندەب و ئەمە ئەو هەڕەشە بووە کە بەرێز محسین ڕەزایش کە باسی کردبوو. بەڵێ دکتۆر ئەحمەد مەهدی شرۆڤەکاری سیاسی میوانی کوردستان 24 بووی لە تارانەوە سپاس بۆ ئامادەبوونت.